خدای بەخشندۆ میرەبان بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ سڵاوتان لەوێت هیواخوازی نەمڕۆژ تەندروستێکی زۆر باشتان نەبێت ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردون هیواخوازی سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت. دانیا زۆر سپاس ئازانم بە ناوی خی گەورە میهرەبان باینتان باش سڵاوتان لێبێ بە هیوای تەندروستیەکی زۆر باش بە هیوای وورە بەرزیەکی زۆر بۆ هاونیشتمانیانمان لە هەرێمی کوردستان و لە تەواوی جیهان کاگویان لە ئێمە بێت پاش ئەوەی کەوا قۆناغەکانی بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس زیاتر تەشەنەی سندوو لە ناو شارەکان و لە وەکو لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن خەریکەدانیا دەگاتە کۆڵانەکان و ئەوانە بە هیوای ئەوەی لە دەستپێکی بەرنامەکە دیسانە وەکو یاداوەریەک بەوەی بەڕێز و ئازیز بڵێن پابند بن چەنە ڕەنگە بەم بەیانە زۆر هێشتا هەر لە ماڵەوە من لە ماڵەکانتان مابێتنەوە بۆ هیوایان هەر بەردەوام بن پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژیش هەوڵ دەین لە ڕێگەی هاوکارانمان لەگەڵ پەیامێرانمان بزانین بارودۆخی سنتەری شارەکان و یاخود قەزا و ناحیەکان ئەگەر هاوکاران ڕێکەوێ لەگەڵمان بن ڕووماڵێک دەکەین بزانین چی هەیە لە بارودۆخی شارەکان ڕێنمایەکانی تەندروستی تا چەندێک جێبەجێ دەکرێت هاتوچۆکان تا چەندێک ڕێگریان لێکراوە بۆی هاوڵاتیان زۆر نەتوانن بێنە دەرەوە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. و بۆ زیاتر لەسەر مۆزوعی تەندروستی قسە لەسەر ڕۆژی تەندروستی چەمچەماڵ دەکەین پاژەوەی کۆمەڵێک یەک دوو حاڵەتی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا لەوێ بڵاو تۆ بزانین ڕێوشوێنەکان ئەو ئامادەکاریانش کەوا لەوێ بۆ دەکرێت چین لەگەڵ بە پرسانی پەیوەندیداری تەندروستی چەمچەماڵ قسە دەکەین و دانیار یەکێکی تریش لەو بابەتە زۆر گرنگانە بە تایبەت لەم مانگەیە زۆر قسەی لەسەر دەکرێت زۆر بۆتە جێگەی باس ئەویش مۆزوعی کرێنشینانە چ ئەوانەی کەوا کاسبن و لە بازار دوکانیان بەکرێ گرتووە یاخود چ و هاوڵاتیانشکەوە خانوویان هەیە و خانوەکانیان با بڵێن کرێچین ڕەنگە مانگە توانایەوەیان نەبوو بێ کە لە بازاڕەکان ئیشەکان ئەوەندە دەرامەتیان هەبوو بێ کرێکان بدەنەوە بۆ قسەکردن لەسەر بارەدۆخی کرێنشینان و ئەو کێشانەی کەوا بۆیان هاتوۆتە پێشەوە لە مانگە میوانێکمانە بێ لەو بارێشەوە قسە لەسەر بارەدۆخی کرێنشینان دەکەین. ڕازیزان بۆ زانینی پێشبینەکانی کەش و هەوا دەچین لە لای بڕگەی کەش و هەوا بزانین پلەکانی گەرمای ئەمڕۆ بەکوێ گەشتۆ پێکەوە بینەری دەبین. بەڵایزان بڕگەی یادەوەریمان هەیە بەو هیوایەین ساڵێکی تر ئەم کاتانە واتە بەهاری ساڵی 2021 ئەگەر ماین و تەمەەن باقی بوو ئەگەر یادەوەریمان هەبوو لە ساڵ ڕۆژانی بۆ ئەوەی یادەوەری ساڵی 2020کەینەوە یادەوەریەکانمان خۆش بن شانازی بەوە بکەینکەوا چۆن توانیمان بەسەر کۆرۆنا ڤایرۆس ئازاڵ بین و بە سوودوەرگرتن لە ڕێنمایە تەندروستیەکان و مانەوە لە ماڵەوە. بەڕاستی وای لێ هاتووە دەبێت لە هەموو بڕگەیەک و لە هەموو گۆشیەکانی فرسەتێک بدۆزیتەوەی دیسانیشەوە چکە ڕێکارەکان زۆر تون کراونەتەوە مەترسیەکە ینی ئەمە بۆ ترساندن نییە ینی بەس خۆت بپارێزە هیچ حاڵەتێک هیچ شتێک لە ئارادانیە بەس مێ دەرەوە تۆ لە هەموو شتێک پارێزراوی وەک وای عیلاجێکی 100%ی کرابی. بڕگەی یادەوەریمان هەیە با بزانین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە 23 مانگی ئازار یان مانگی سێ
لە ساڵانی ڕابردوو چی بۆ کۆمەڵێکێک دوو یادەوەری گرنگ لەو بارەیەوە بینەری دەبی. سی ساڵی 1923 کاتژمێر 10 داخولەکی بەیانی مستەفا کەمال کۆماری تورکیای ڕاگەیاند وەک ئەلتەرناتیفێکی خلافەتی ئیسلامی و پایتەختی لە ئەستەمبوڵەوە گواستەوە بۆ ئەنقەرە و ئەنجومەنی حکم و پەرلەمانی سربەخۆی ڕاگەیاند و ڕایگەیاند کە ئەوان چیتر پێویستیان بە دەوڵەت و خلافەتی ئیسلامی نییە و خۆیشی بووە یەکەم سەرۆک کۆماری تورکیای نوێ. ئەوە بوو مستەفا کەمال ئەتاتورک ڕۆژی 3 ساڵی 1924 بە پاڵپشتی وڵاتانی ئەوروپا و ماسۆنێتی جیانی و دوای هەزاران ساڵ لە ململانی فیکری و سەربازی توانی کۆتایی بە سیستەمی خلافەتی ئیسلامی بهێنێت. 23 ساڵی 1946 هێزەکانی سۆڤێت لە ئێران کشانەوە و ڕێگەیان بۆ هێزەکانی ئەرتەشی ئێرانی خۆش کرد کە بگەڕێنەوە بۆ کۆماری کوردستان و ئازربایجان و کۆتایی بە جوڵانەوە ڕزگاری خوازەکانی کورد بهێنن لە مەهاباددا کە ئەوە یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکانی ڕوخان و هەرەسێنانی کۆماری کوردستان لە شاری مەهاباد. یەکێتی سۆڤێت وەک یەکێک لە گەورەترین زلهێزەکانی ئەو سەردەمە پشکی شێری بەردەکەوێت لە هەرس و ڕوخانی زۆربەی زۆری جوڵانەوە ڕزگاری خوازەکانی کورد و یارمەتیدان و هاوکاری بۆ نەیارانی کورد بە چەک و پارە. بەڵام هەمیشە جوڵانەوە کوردیەکانیش بە نەزانی خۆیان ڕووگەی چارەسەر و سیاسەتی خۆیان کرد بۆ یەکێتی سۆڤێتی شۆرەوی لا بەرامبەر ئەو چاکەی سۆڤێتیش بۆ ئێران ئامادە بوو بە بڕێکی باش لە نەوتی وڵاتەکەی یارمەتی سۆڤێت بدات و لە ماوەی 45 ڕۆژیشدا کۆمپانیای نەوتی هاوبەشی ئێران سۆڤێت دامەزرا. 23 ساڵی 1956 دوای جیابوونەوەی لە هیندستان و دوای ململانە و خوێن ڕێژێکی زۆر لە نێوان مسلمانان و هیندۆسەکانی هیندستان بە ئاژاوەچێتی بەریتانیا و خۆشکردنی ناکۆکیە مەسەبیەکانی هەردوولا پاکستان سربەخۆیی خۆی وەرگرت و بۆ وڵاتێکی سربەخۆ لە هیندستان و بۆ یەکەمین کۆماری ئیسلامیش لە مێژوودا. محەممەد علی نەجاح و ئیقبال لاهوری و ئەبوو علای مەودودیش ڕۆڵی کاریگەریان هەبوو لەو سربەخۆیەدا. پاکستان وڵاتێکی گەورە و دەوڵەمەندە بە کانزای سروشتی با وڵاتی پاکەکان ناسراوە. ڕێژەی دانیشتوانەکەی نزیک دەبێتەوە لە 210 ملیۆن. هەمیشە چاوی تەماح و داگیرکاری لەسەر بووە لەلایەن ئەمریکا و یەکێتی سۆڤێتەوە. بۆ یەکەم جار لە مێژووشدا بێنەزیر بۆ تۆ دەبێتە یەکەم سەرۆک وەزیری ژن لەو وڵاتەدا. پاکستان پێشتر لە ساڵی 1947 لە هیندستان جیابوویەوە. 23 ساڵی 1960 کۆچی دوایی زانا و عاریف و خواناسی گەورە و کاریگەری کورد مامۆستا سەعیدی نورسی کاتژمێر 30 بەیانی و لە تەمەنی 83 ساڵیدا. مامۆستا سەعیدی نورسی بەهۆی کاریگەری و لێهاتوویەکەیەوە لەلایەن زانایانی سەردەمەوە نازناوی بەدیع و زەمانیان لێناوە لە تەمەنی 15 ساڵیدا. با کەسایەتێکی کاریگەری ئیسلامیدا دەنرێت لە دوای ڕمانی خلافەتی ئیسلامی. با دانەری پەیامەکانی نووردا دەنرێت کە تا ئێستاش گرنگێکی زۆریان هەیە لە معنەویەت و ئیمانی مسلماناندا. دژی سوپای داگیرکاری ڕووسەکان جەنگاوە و چەندان جار دەستگیر کراوە. لەلایەن کۆماری نوێی تورکیاوە زۆر ئازاردرا و بەردەوام لە منفا و گۆشەگیریدا هێڵراوەتەوە. بەهۆی کاریگەری پەیامەکانی نور لە بەرزکردنەوەی ئیمان و معنەویاتی خەڵکدا تورکانەتەوە پەرستەکان دەیانجار مامۆستا سەعید نورسیان دوورداخستەوە بۆوان و ئورفە و بەدلیس و ئیسپارتە و بارلا. دوای کۆچی دواییشی لەلایەن حکوومەتەوە گۆڕەکەی هەڵدرایەوە و بە ئامادەبوونی چەند کەسێکی نزیکی خۆی بۆ شوێنێکی نادیار گوێزرایەوە. چینە لای تەوەرێکی دیکەی بەرنامەکەمانەویش باسکردنە لە ڕەوشی تەندروستی شاری چەمچەمان بۆ پێی چەند حاڵەتێک لەو شارەدا تۆمار کراون و تەندروستی سلێمانیش داوای لەو شارەکە کە لە ماڵەکانیان نێنە دەرەوە پابەندی ڕێنمایەکان بن چونکە لە ئێستادا ئەو شارە لە تەندروستێکی ئەبێ زۆر جددیتر تەندروستی ئەو شارە بپارێزراو بێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە شاری چەمچەماڵە دکتۆر فەرهادمان لەگەڵا. دکتۆرم کاتت باش، ڕەوشی تەندروستی شاری چەمچەماڵ چۆنە؟ ئەم کاتی بەڕێستان باش. ئێمە لە چەمچەماڵ تا ئێستا سێ حاڵەتی پۆزیتیفمان هەیە
کە دوانیان دانیشتووی شارۆچکەی تێکێن و دانیشان لە ناو شاری چەمچەماڵن. ڕۆژی تەندروستی شارەکە و کۆر شارێکی کە بەڕاستی ئەمە بە هاوڵاتیانی خۆمانمان ڕاگەیاند کە بارودۆخەکە ئەگەر کۆنتترۆل نەکرێ بەڕاستی لەوەچە لە کۆنتترۆل دەرچێ لەبەرەوەی کە سێ حاڵەتی پۆزتیف لە شارەکەی هەیە. ئەم حاڵەتانە حتمما بەرکەوتی کەیان هەیە. ئێمە لە تەندروستی چەمچەماڵ سەرجەم بەرکەوتەکانی ئەم سێ حاڵەتە نمونەمان لێ وەرگردو و نردومانە بۆ پشکنین بە ئومێدیەوەی کە بەرکەوتەکانی هەڵگر نەبن بە پێچوانەوە ئەگەر ڕێشوێنی تون نەگرینە بەر هاوڵاتیان هاوکارمان نەبن بەڕاستی بارودۆخەکە خراپترە بێلەوەی کە ئێستا هەیە. ئێمە لە چەمچەماڵ بەڕاستی هەر لە سەرەتاوە قەدەغەکردنی هاتوچۆمان ڕاگەیاند بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو پێویست هاوڵاتیان بەدەممانەوە نەهاتوون. بۆیە لە ڕێی کەناڵەکەی ئێوە بە باش ێزانم جاریشکە تکا لە هاوڵاتیان بکەم بێباک نەبن بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا. خۆتان نزانن ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستای پەتایەکی جیهانی و دان وڵات و دەوڵەتی زۆر زۆر بەتوانە کە هەزاران ساڵە دەوڵەتە ئێستا چۆشی بەرامبەر ئەم پەتایەدا داوە. بۆیە ئێمە ئەگەر بەرگین بەری بەر بەم ڤایرۆسە نەگرین ڕەنگە کارەساتێکی مرۆیی گەورە بەڕاستی لە شار و ناوچەکەمان ئەڕووبا. زۆر باشە دکتۆر فراد، ئەگەر لەبەرەوەی ئێستا حاڵەتی چەمچەماڵ ئەگەر ئێوە هەیە هەڵگرانی ئەو سێ کەسەکەوە بە ڤایرۆسی کۆرۆنا بەرکەوتی تریان هەبێ، یعنی ئێوە ڕێکارەکان چین گرتوونتانتە بەر تیمیتان دروست کردووە لە ناو گەڕەکەەکانی چەمچەماڵ یاخود لە شوێنە ڕئیسیەکان یان لە مارکێتەکان بۆی کۆمەڵێک سمپڵی خێرا یاخود کۆمەڵێک داتاتان لابێ بۆی بەر بە تەشەنەکردی فراوانتر بگرن، یان بە وردیش ڕێنماییتان بۆ هاوڵاتیان چۆن هاوکاریتان بکەن؟ ئایا هەر لە ماڵەکان بمێنەوە یاخود ئەگەر معلوماتێکیان لابێ مەسەلەن با پەیوەندیتان پێوەکەن لە ڕێی هێڵە گەرمەکانەوە؟ بەڵێ ئێمە لەبەرەوەی کە ژمارەیەک زۆر لەو هاوڵاتیانی کە لە ئێران گەڕابوونە بەشیشان لە شاری چەمچەماڵ دانیشتووی شاری چەمچەماڵ بوون، بۆیە هەر لە سەرەتاوە ئەو قوتابیانی کە لە ئێران گەڕابوونەوە لەلای ئێمە ئەوانەی کە پێویستکرا کەرنتینەمان بۆ کرد و پشکنینمان بۆ کردن بەر لەوەی کە ئەم سێ حاڵەتە پۆزتیفش ئاشکراکرێ ئێمە دە تیمی خۆپاراستنمان دروست کردووە کە ئەم تیمانە لە حاڵەتی بوونی هەر هەڵگرێکی ڤایرۆسی کۆرۆنا وەکو ئەم سێ حاڵەتەی کە ئێستا باسمان کرد ڕاستەخۆ ئەچنە ئەو شوێنە ئەو کەسانی کە بەرکەوتیان هەیە لەگەڵ حاڵەتە پۆزتیڤەکانە سامپڵ و نمونەیان لێوە ئەگرن و ئەنێدرێ بۆ پشکنین و ئەو شوێنە ئەو ماڵە بە دەرمان ڕەشەکرێ و ئەو گەڕەکە بە هەمان شێوە ئەمەی کە ئەم سێ حاڵەتە هەموو ئەم ئیجراعاتانی کە پێویستە بۆمان کردوون وەتیمەکانی ئێمە لە ئامادە باشیان. ئێمە بێگومان پێم خۆشە بەڕاستی بە هاوڵاتیانی شارەکەم بڵێم کە ئێمە جگەل لەم تیمانی کە دروستمان کردووە سنتەرێکی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنەمان لە شاری چەمچەماڵ وەکو عینایە مڕەکەزە دروست کرد. ئەم سنتەرە جێی 23 قەرەوڵی لێ ئەبێتەوە و سەرجەم پێداویستیەکانی ئەم سنتەرە لەوێ دابین کراوە. تیمەکانیشمان سێ تیمی سەرەکیمان دروست کرد، تیمێک لە بازگەی بانی مقان بۆ پشکنینەوە هاوڵاتیانی کە لە باشوور و کەرکووکەوە بەرە و ناوچەکانی تری هەرێم دێن، تیمێک شۆک و تیمی باڵای کۆرۆنا لە کە سەرپەرشتی سەرجەم کارەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵەکە زایدن ئەو دە تیمەی کە کاریان ئاماجی سەرشیان بریتە لە وەرگرتنی نمونە و معالەجەکردنی بەرکەوتەکانی هەر حاڵەتی پۆزتیف کە لە شارەکەی ڕووبا. زۆر باشە دکتۆر، ئەو توشبوانەی ئێستا لە شاری چەمچەماڵدان لە ناو خودی چەمچەماڵەوە توشبوون یاخود لە دەرەوەی شارە هاتوونەتەوە بۆ ئەو شارە یاخود لە وڵاتێکی دیکەوە بوون؟ بەڵێ ئەو بەرکەوتانە دوانیان لە شارۆچکەی تەچێ نیشتەجێن. یەکێ لە بەرکەوتەکان لە وڵاتی ئێران گەڕابووەوە، باوچیان لەگەڵ خێزانەکەی بە مەسی خوێندن لێوە گەڕابوونەوە. بەرکەوتەی دووەمان کە هەر لە شارۆچکەی تەچەیە بەهۆی حاڵەتی یەکەمەوە توش بووە، واتە بەرکەوتەی دووەمیان لە ئێرانەوە نەهاتووە بەڵکو توشبووی بەرکەوتەی یەکەمە و ئەوەی کە دوێنێکش ڕاگەیاندرا لە ناو شاری چەمچەماڵە نیشتەجێ و نەخێر لە ئێرانەوە نەگەڕاوەتەوە بەڵکو سەرچاوی کە هەیە کە ئێمە ساتیمەکانی ئێمە لە گەڕان و پشکنینان بۆی بزاندرێ هۆکاری توشبوونی ئەم کەسە چییە، چونکە وەکوتم لە وڵاتی ئێران نەگەڕاوەتەوە.
دکتۆر ئاماژەت بەوە کردکەوە لە شاری چەمچەماڵی مرکزەیەکتان کردوتەوە بۆ کۆرۆنا کە ئەمە هەواڵێکی زۆر دڵخۆشکرد بوو بۆ هیوایان دانیشتوانی چەمچەماڵ لە پارێزراویە بن و پێویستیان بۆ شوێنە نەبێ لە ئەگەری حاڵەتی نەخوازراویان زیادبوونی ڕێژەی با بڵێن هەڵگرانی کۆرۆنا ڤایرۆس ئۆکسسیجین یان با بڵێن ئەو ئامێرانەی کەوا بۆ کەسانێک کە حاڵەتیان تێگەچێ بەشی 23 کەس بڵێن ئامێریشی تایە ئەمە یەک دووش ئەوانەی کە ئێستاکە هەڵگری ڤایرۆسەکەن لە چەمچەماڵ دەمێننەوە واتە لە سنووری بڕەبەتی تەنووسی بەڕستان لەژێر چاودێریدان یاخود لە سنتەرەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆسن لە سلێمانی. بەڵێ ئێمە ئەو سنتەری کە باسمان کرد دروستکراوە بەڵێ سەرجەم ئامێرەکانی بڵێن پێویست بە بەشی عنایەمان بۆ دابین کردووە بەڵام بەشی تەبەن بەشی عنایەتە لە ئیشە گرنگەکانی بریتە لە هەناسەدانی دەستکرد ئامێری ڤێنتیلەیتر ئێمە تا ئێستا لەسەر توانای خۆمان و پاشان ئەرچی خێرخوازان توانیمانە دا ئامێری هەناسەدانی دەستکرد لەوێ جێگیرکەین بەڵام بێگومان ئەمە بەس نییە بۆ عنایە بۆ شارێکی ئاوە لە ئێستادا بڕاستی لەلایەن خەڵکیشی تۆر چەند ڕێکخراوێکیش بڕاستی کە ئامادەیان دەربڕیەوە نەخۆشخانەیەکی کەشمان ئامادەیە ئێمە کە نەخۆشخانەیەکی سەد تەختیە ئەم نەخۆشخانەیە بەنیازین لە داهاتوە سەرجەم پێداویستیەکانی ڕوبەڕووبوونی کۆرۆنا لەوێ شەر دابینکەین ئەو سنتەری کە ئێمە ئێستا دابینمان کردو توانیمانە ئەو کەسانی کە پۆزتیفن لە لای خۆمان بیان هێڵینەوە بەڵێ ئەو سێ حاڵەتە هەرسێکیان لەسا لەژێر چاودێری خۆمانان لە سنتەری ڕوبەڕووبوونی کۆرۆنا لە گەڕەشی ئاسوودە لە چەمچەماڵ خۆمان سەرپەرشتیانەکەین وەکو دیشم ئێمە کەم و کوڕیمان هەیە چونکە بڕای ئێمە ئەم نەخۆشی ئەم پەتایە لە ئێستادا ڕەنگە لە سەرەتای دابێ لە داهاتووە ڕەنگە بارودۆخەکە سەختتر بێ لە ئێستا بۆ ئێمە ئامادە سازیمان کردو خۆمان ئامادە کردو بۆی کە خوا نەخواستە هەر ئەگەرێک ڕووبا ئێمە بتوانین ژیانی هاوڵاتیانی خۆمان بپارێزین بۆیە بە تەنها بۆ سنتەرەوە نەوەستاوین لەلایەن دوو کەسی خێرخوازەوە نەخۆشخانەیەکی تایبەت بە ئێمە بەخشراوە بۆی کە بخرێتە خزمەتی بەڕێوەبراتی تەندروستی چەمچەماڵەوە و لە ئێستاشدا لە هەوڵی دامەزراندن و تەجیزکردنی ئەو نەخۆشخانەیە. زۆر باشە دکتۆر ئەو شوێنانەی کە قەرباڵقی تێدا دروستە بۆ نمونە مارکێتەکان یاخود نانەوەکان ئێوە چ ڕێکارێکتان گرتوتە بەر بۆی کە کەمتر هاوڵاتی بەرکەوتنیان لەگەڵ یەکتردا هەبێت بە تایبەت مارکێتەکان یاخود نانەوەکان کە ئەو دوو شوێنە زیاتر لە ئێستادا کراون؟ بەڵێ ئێمە وەکو باسم کرد لە سەرەتایی ئەم پەتایەوە ئێمە قەدەغەکردنی هاتوو چۆمان ڕاگەیان لە شاری چەمچەماڵ بەڵام بەداخەوە ئەوەی تێبینیمان کردووە هاوڵاتیان بڕاستی وەکو پێویست بەدەمانەوە نهاتوون تا ڕادەیە بێباشیان پێوە دیارە بۆیە ئێمە من شەوی ڕابردوو لەگەڵ بەڕێز قایمقامی چەمچەماڵە باسمان لەوە کرد کە ڕێوشێنەکان لە ئێستاە تونتر بکرێت لەوەی کە هەیە و سەرجەم شەقام و سەرچیەکان و کۆڵان و گەڕەکەکان لە ئێستادا قەدەغەکردنی تەندروستی تیادا ڕاگەیاندرا و هێزەکانی ئاسایش و پۆلیس بەناو گەڕک و شەقامەکانە بڵاویان پێکراوە بۆ ئەوەی کە کەمترین قەڵەباڵغی لە ناو شەقام و شوێنە گشتیەکانە کۆ ببنەوە. ئێمە سەرجەم دوکانەکانی ناو شاری چەمچەماڵ و بازار و عیادەوینەکانمان داخستووە جگەل لە چەند شوێنێکی کە زۆر پێویستە بۆ ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بەڵام وەکو باسم کرد بەڕاستی تا ئێستا ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لەلایەن هاوڵاتیانەوە جێبەجێ نەکراوە جاریشکە لە ڕێی کەناڵەکەی ئێوە ڕووی دەمم لە هاوڵاتیانی شاری چەمچەماڵەکەمەوە کە تکایان لێ یەکەم پابندی ڕێنمایەکان بن چکە بەڕاستی ئەگەر بارودۆخەکە لە دەست دەرچێ تەندروستی چەمچەماڵ و هەر شوێنێکی کەش هەچەنێ بە ئیمکانێت بێ هەچەنێ خۆ ئامادە سازیمان کرد بێ ئەم پەتایە کە بڵاوی کرد بەناو کۆمەلگایە زۆر ئەستەمە زۆر زەحمەتە لەلایەن هیچ وەزارەتی تەندروستی هیچ وڵاتێکی زۆر پێشکەوتویشۆ بتوانرێ بەرگەی پێ بگیرێ. زۆر باشە کاک دکتۆر فەرهاد بۆی هەم ئەمەش تەوجیهێک بێ بۆ هاوڵاتیان زیاتر لە ماڵەکانیان بمێنەوە هەمیش تا ڕادەیەک لەو ترس و قەلەقێت تۆزێک با بڵێن نەترسن ڕەوشی تەندروستی ئەو با بڵێن نەخۆشانە و میوانانەی کە لایەوەن کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆناکان حاڵەتی تەندروستیان چۆنیە ئایا لە پێویستیان بە هیچ با بڵێن تەنگە نەفەسیوانیان هەبووە یان لە حاڵەتێکی تەندروستی جێگیران؟
ئێمە ئەو سێ نەخۆشەی کە لای ئێمە ئەو سێ هەڵگرەی کە لای ئێمە دوانە مناڵن تەمەنیان 4 ساڵ و 5 ساڵە دانەیشیان گەنجێکی تەمەەن 30 ساڵە خۆشبەختانە شکر بەخوا باری تەندروستی هەرسێکیان زۆر باشە زۆر گیرە من بەر لەوەی بێن بۆ بەرنامەکەی بەڕێستان لە باری تەندروستیانم پرسیە و سەردانم کردوون و باری تەندروستیان زۆر جیگیرە و زۆر باشە خۆشبەختانە تا ئێستا پێویستیان بە هیچ جۆرە دەرمانێک نەبووە بەڵام لەوێ دانراون لە بەشی چاودێری وردانراون بۆی خوا نەخواستە هەر ڕەوشێ بێتە ئارای و ئێمە بتوانین لە کاتی پێویستاوەی پێویست بێ بۆیان بکەین. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر بۆکو کۆتا قسەت بۆ هاوڵاتیان بۆی بەڕاستی بە دەرفەتێک بزانین زیاتر جەخت لە هاوکاری هاوڵاتیان بکەنەوە بۆی بەدەمتانەوە بێن چ بەوەی لە ماڵەکان نێنە دەرەوە یاخود لە بوونی ئەگەرێک ڕێنماییتان بۆ هاوڵاتیانەی چەمچەماڵ چێ لە بەرەوەی ڕەنگە بەرکەوتنی تر هەبێ ئەگەر هاوڵاتیەک ئێستا هەست بە نیشانەکانی کۆرۆنا بکە ڕێنماییتان چیە بۆی خۆی نێتە دەرەوە بێ بۆلاتان چۆن ئێوە مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتە دەکەن؟ بەڵێ من بەڕاستی جاریشکە بە هاوڵاتیانی شارەکەم ئەڵێم ئێمە ئەوەی کە وەکو تەندروستی ئەوەی لە توانای ئێمەیە بووە درێغیمان نەکردووە خۆم و هاوڕێکانم لە بەڕێبەتی تەندروستی چەمچماڵ سەرجەم کارمەندانی تەندروستی پزیشکە بەڕێزەکان چیمان لە توانای بۆ بەڕاستی کردومانە و ئامادەسازی باشمان کردووە وەکو ئاماژەم پێەیە هەر لە سەرتاوە بەشی چاودێری وردمان لە چەمچماڵ دامەزران کە ئەوە بەڕاستی هەنگاوێکی زۆر نەوعی بوو لە چەمچماڵە بتوانرێت چاودێری ورد لە چەمچماڵە دانرێەوە نەخۆشخانەیەکی سەد تەختیمان ئێستا لە ئامادە باشیایە و خەریکین تەجیزی پێداویستیەکانی ئەەکەین بەڵام وەکو وتم بەڕاستی ئەمانە ئێمە چەند ئیمکانێتمان زۆر بێ بەس نییە بۆ ئەوەی کە بتوانین ئەگەر بارودۆخەکە لە کۆنتترۆل دەرچێ بتوانین ئەوەی کە پێویست بیکەین بۆیە جاریشی کە من داوا لە هاوڵاتیانی شارەکەمەکەم تکایان لێکم پابندی ڕێنمایەکانی تەندروستی بن بێباگ نەبن بەرامبەر بە ئەم نەخۆشیە ئەم نەخۆشیە لە وڵاتانی زۆر بەتوانە و بەهێزی وەکو ئیتاڵیا و بەریتانیا و ئەمریکا بەڕاستی حاڵەتی نائاسایی ڕاگەیەندرا و چۆشیان بەرامبەر بەم نەخۆشیەدا داوە ئێمە لەوان بەهێزتر نین ڤایرۆسی کۆرۆنا هیچ عرق و هیچ جۆرە ئاین و هیچ جۆرە سنوورێک ناناسێ بە دووری نازانین بەتایبەتی ئەوەمان لەبیر نەچێ ئێمە سنوورێکی فراوانمان بە وڵاتی کۆماری جمهوری ئیسلامی ئێرانەوە هەیە کە ئەوە خۆمان هەمووتان ئەزانن کە بارودۆخی ئەو وڵاتە چۆنە کارەساتێکی گەورە بەڕاستی لە ئێستادا لە ئارایە بۆیە ئەوەی کە شکر بۆ خوا تا ئێستا ئێمە بارودۆخی شارەکەمان و وڵاتەکەمان باشە نابێ بێ باشی بنوێنین تکایان لێ یەکەم لە ماڵەکانیانە بمێننەوە ئەوەی کە من بەڕاستی تێبینیم کردو لە شاری چەمچماڵ ڕاستە خەڵک نایەتە ناو بازار بەڵام سەردان و خزمێنە و هاتوچۆی کەس و کار و ئەمانە لە چەمچماڵە زۆرە ئێمە بە حکمیەوەی کە کۆمەلگای کوردەواری ئێمە کۆمەلگایەکە زیاد تێکەڵە لەگەڵ یەکە ئەم لەم بارودۆخەیە ئەم تێکەڵی و ئەم لایەنە کۆمەڵاتیە بەهێزە بەڕاستی مەترسیدارە و سوودی نابێ بۆ ژیان و تەندروستی ئەمە بۆیە داوایان لێکەم کە ئێماڵی لە ماڵەکانیانە بمێننەوە سەردانی کەس و کار خوشک و برا سەردانی یەکتریش نەکەن بەڕاستی جاریش کە دووپات یەکەمەوە کە تەنها ڕێگایەک بۆ زەمانکردنی ژیانی خۆمان و شارەکەمان ئەوەیە کە لە ماڵەکانی خۆمانە بمێنینەوە و نەچینە دەرەوە لە حاڵی زۆر پێویستانە بێ ماڵ بەجێ نەهێڵین و لە ماڵە بمێنینەوە. زۆر باشە دکتۆر دەنگۆی کیۆ هەیە کە خەڵک لە کەرەنتینەکانە ڕایان کرد بێ زانیاریتانێ لەو بارەوە ئەوە ڕاستە؟ بەڵێ ئەوە تەنها دوو حاڵەت بوو بەڕاستی دوو گەنج بوون کە تەحملیان نەکرد لە کەرەنتینەکانە بمێنەوە دوێنێکە بەڵام خۆشبەختانە دوایەوەی کە پەیوەندیمان پێکردنەوە خوا گەڕانەوە ئێمە بەڕاستیەکی لە کێشەکانمان ئەوەیە وەکوتم خەڵک وەکو پێویست بەڕاستی پێویست نەبوو بە ڕێنمایەکانمانەوە ئەوانی کە لە کەرەنتینای هێشتمانتنەوە بەشی زۆریان فشارێکی زۆر گەوریان لەسەر دروست کردوین لە ڕێی تەلەفوناتەوە لە ڕێی ئەوەی کە بگەڕێنەوە بۆ ماڵەکانی خۆیان تەمان ئەمان وەکوتم خەڵک تا ئێستا بەداخۆڵێم نەکرد لە چەمچماڵەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لە سەرجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستانە خەڵک تا ئێستا بێباشی پێوە دیارە بەرامبەر ئەم نەخۆشیە وەکو پێویست ڕێنمایەکانی تەندروستیان جێبەجێ نەکردووە بە بڕای من هۆکارەکەی ئەوەیە تا ئێستا خەڵک بەجددی ئەم نەخۆشی وەرنەگردووە نازانێ ئەو کارەساتی لە وڵاتانە ڕوەدا ڕەنگە وەکو کارەساتی لافا و بوومەلەرزە و ئەمانە سەیریکە بەڵام من ئەمەوێ ئەوە بەبیری هاوڵاتیانی شارەکەم بخەمەوە کە
ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکە خاڵی بەهێزی ئەوەیە زۆر بە خێراییە گوازرێتەوە سنوور ناناسێ بە دووری نازانین هەفتەی ئایندا ئێستا 3 حاڵەت لە چەمچەماڵە پۆزتیڤە هەفتەی ئایندا 300 حاڵەت پۆزتیڤ بێ ئێمە گومانەکەین دەیان حاڵەتی پۆزتیڤ لە ناو شار و شارۆچکەکانی ئێمە هەبێ تا ئێستا پێمان نەزانی بێ بەڕاستی ئەمە مەترسیە گەورەکەیە ینی کۆرۆنا بەڕاستی دوژمنێکی سەنگەر شاراوەیە ئەگەر بێت و وەکو پێویست هاوڵاتیان بەدەمانەوە نەیەن وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم بەڕاستی هەچەند ئامادەسازی بکە ڕەنگە لە حاڵەتی دەرچوونی کۆنتترۆلی نەخۆشیەکە نەتوانین فریای ژیانی هاوڵاتیان مام بکەوین ئەو هەواڵی کە بەڕێزت فەرمووت بەڵێ ئێمە بەڕاستی یەکێ لە معاناتەکانمان لە ڕابردووە ئەو بووە زۆر بە زەحمەت ئێمە خەڵکمان هێشتۆ لە کەرەنتینەکانە بەڵام خۆشبەختانە ئێمە خەریکە قۆناغی کەرەنتینە تێ ئەپەڕێنین و لە ئێستا لە قۆناغی سێماین کە ئەویش بتوانین کۆنتترۆلی ئەو نەخۆشانە بکەین کە حاڵەتی پۆزتیڤیان تیا دەرەکەوی و وەکو ئاماژەشم بێدا ئێمە 3 حاڵەتی پۆزتیڤمانێ و بارودۆخی تەندروستیان سواز بەخوا زۆر جێگرێت تا ئێستا. دکتۆر فەراد بە دیاریکرایی دەمەوێت وەڵامی ئەو پرسیارە بزانم لە ئێستادا لە سنتەری شاری چەمچەماڵ یاخد لە سنووری بەڕێوەبەراتی تەندروستی بەڕێستان کەسێک نیشانەکانی کۆرۆنای هەبێ یاخود پێی خۆش بێ مەسەلەن خۆی بگەێنێتە تیمە تەندروستیەکان پێشنیاری چی بۆ دەکەن خۆی تەمەەن بێگومان باش نییە بێتە دەرەوە تیمتان هەیە ڕاستەخۆ پەیوەندیتان پێوکە بچنە لای چووکە کەسێک کە گومان لەوە بکات و بیەوێ بێتە لای لایەنە تەندروستیەکان ئێوە لەو بارەوە چ ڕێنمایەکتان هەیە؟ ئێمە هەر لە سەرتاوە جگە لە ژمارە 122 کە هێڵی گەرمە لە هەموو سەرتاسەری هەرێمی کوردستانە ئێمە دوو هێڵی گەرممان لە بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ بۆ هاوڵاتیان لە ڕێی پەیج و لە ڕێی کەناڵەکانەوە ڕاگەیان کە هێڵی دوو کارمەدی ئێمن کە سەرپەرشتی تیمەکانی ئێماکەن و بەردەوامیش لە ڕێی کەناڵەکان و پەیجەکانەوە بە هاوڵاتیانی خۆمانمان ڕاگەیاند و هەر کەسێ حاڵەتێکی گوماناوی لە خۆیان یان لە خێزانیان لە دراوسێ و لە کەسوکارێشکە بە ئەتوانێت بە زووترین کات پەیوەندی بە ئێمە بکات و ئێمە لەو حاڵەتانەدا ڕاستەخۆ تیمەکانی ئێمە ئاچێتە شوێنی ئەو شوێنەی کە پێویستە و سەرجەم ڕێکارە تەندروستیەکان بە گوێرەی پرۆتۆکۆڵ و پێویست ئەنجام دەدەین و نایاڵین بەڕاستی ژیانی هاوڵاتیان بکەوتە مەترسی و خۆیان سەردانێمەکە ئێمە خۆمان تیمەکانی خۆمان ڕاستەخۆ چێتە شوێنی گومان لێکرا و ئەو ڕێکارانی کە پێویستە ئەنجام دەین. دکتۆر محەممەد بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ لەگەڵماناوی زۆر سپاس بۆ زانیاری و ڕێنمایەکانت. دکتۆر فەراد محەممەد سپاس بۆ کاک دکتۆر فەراد لە چەمچەماڵەوە لەگەڵمان بڵێ بنەرانی بەڕێز یەکێکی تر لەو بابەتانەی کە زۆر گرینگە لە ئەمڕۆیە بەتایبەت بۆ بەشێکی زۆری لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو بەشەش کە بەشە مستحقەکە و بەشە بەتوانین بڵێن بێنازەکان کە کرێنشینان و کرێچەکان جاچە ئەوانەی ماڵ و حاڵیان لە کریابێ یاخود ئەوانەی کە کاسابەت دەکەن و دوکان و بازاڕێکیان هەیە و بەهۆی کرێوە دوکانەکانیان کرێکی بۆ قسەکردن لە سەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک بەرهەمان کردو سکرتێری کۆمەڵی کرێنشینانی کوردستان کاک بەرهەم زۆر بەخێر بێت. کێشە و گرفتی کرێنشینان لەم بارەدۆخەیەکی ئێستا تێکەوتوین گرفتە سەرەکیەکانیان چیان ئەو گرفتانە چین کە ڕووڕووی کرێنشینان بوونەتەوە لەم بارەدۆخی ئێستا تا بەناوی خۆی گەورە بێگومان کرێنشینان هەر ئەم مانگە گرفتیان نەبووە گە هەر مانگە و حتمما کەس پێوەی دیاری نایە بەڵام کێشەی کرێنشینان لە بیدایەتی دروستبوونی ئەم حکومەتە یاخۆ لە بیدای دروستبوونی حکومەتەکانی پێشووتریش ئەم کێشەی کرێنشینان هەبووە لەبەرەوەی پلان نەبووە بۆ چارەسەرکردنی قەیرانی شەجێبوون چونکە مۆڵەت بە 192,000 شەجێبوون لە هەرێمی کوردستانە دراوە لە بەرامبەری ئێمە لە کۆمەڵەکان 90,000 ئەندامان هەیە ئەمە واگەێنێ کە حکومەت پلانی نییە حکومەت ڕاپرسی نییە حکومەت بەدوای ئەو کەسانە ناگەڕێکە بەڕاستی مستحقن بۆیە دراوە بە کۆمەڵی خەڵک کە من خەڵکمان لا کە ئازانین بە ئیمارە شوقی کڕویەتی بکری ئەمانە هۆکارم بووی کە حکومەت ئەگەر حکومەت بەرنامەیەکی تۆکمەی هەبووە هەموو کەسێک شوقێکی پێ بایە بە سعرێکی گونجاو بیتوانێت ینی لەگەڵ دەخلی ڕۆژانی ئەو کەسە ئەو کەسی کە ژیانە گوزارێن لە وڵاتە لەگەڵ دەخلی ئەوە شوقێکی بۆ دروست کردا خانێک بۆ دروست کردا بێگومان نائگەشتی مەم ڕۆژە بۆ معلوماتی بەڕێستان هەتا ئێستا لە هەرێمی کوردستانە تەنها 564 شەجێبوون دروست کراوەکە بۆ کەسانی کەم دەرامەت بوون ئەوی شوقەکانی کەنەکەوەیەکە دراوە بە کەسانی کەم دەرامەت و بە قیسێکی درێژخان ماوەی 25 ساڵ مانی بە 100,000 ئەوە یاسای بوو زۆر باش بوو وەزارەتی ئاودانکردنەوە هەڵسا بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە لە 2011دا ئێمە لە پەرلەمان 3 ڕۆژماینەوە سوپاس بۆ هەموو کەسانی کە پشتیوانیان کردین ئەو یاسا چوو باری جێبەجێکردنەوە بڕیار وا بوو کە
مانگانە 150 ملیار دینار تەرخان کرد بۆ سنووقە بۆی بەردەوام بیان پرۆژێ بەڵام بەداخۆ تەنها یەک جار بوو هەرەوە بیتر کۆتاییان پێێنە بۆیە ڕەوشی کرێنشینان لە هەرێمی کوردستانە بەتایبەت لە کاتی هاتنی داعش و قەیرانەکان زۆر خراپ بوون بوو بەتایبەتی لە ساڵی 2015 و 16 ئەتوانم بڵام بە شێوازی وەزعی خەڵک خراپ بوو کە ئێستا هیچ نییە لە چاویە چکە حاڵەتی بەداخۆ کە پێم خۆش نییە چەند جار باسم کرد لە ڕاگەانە باسکەمەوەی نەبێتە دیاردە حاڵەتی گورچی لە فرۆشتمانە بۆ حاڵەتی خۆکوشتمانە بووە حاڵەتی خۆ سووتاندنمانە بە هەم خەڵکی لە ئاوی جای خنکاون ئەمانە بۆ چیوان لێ لەبەرەوەی تۆ لە ئێستاشە لە هەرێمی کوردستانە بە سەدان هەزارێکین شەجێبوونێ چۆڵە نمونە 1500 یەکین شەجێبوون لە 2009 لە سیتەک تاو بووە ئەوە 11 ساڵە بیناکە تاوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێت و پێویست بودجە دابین کە بۆ ئەو پرۆژێ بۆ ئەوی مۆبەڕێبیان چێکە نایکەن مۆبەڕەکان نازام کۆمەڵە هەوکاری جیاواز یان کە تۆ باسی 11 ساڵەکەی پێش قەیرانەکانە پێش معاشە پێیانی تۆ لە سەردەمێکا بۆ کە هیچ هۆکارێک نەبووە بۆ نمونە لە ساڵی 2012 نەقیران نەبووە نەداعشە بۆ نە هیچ شتێکە بۆ بەڵام هەر نەکراوە بۆچی ئیترە ماکرد سەر نێوان کۆمەڵێک بۆ بەرهێن و لایەنی حکوومەت و ئەم لە بەرخاتری کاک فڵان کەس و بەرخاتری کاک فڵان کەس ئەم شتێ پارەی خوا لە چاوپۆشیلەیە کە ئەم سزا نادرێت بۆیە هەتا ئێستا لە هەرێمی کوردستانە هیچ بۆ بەرهێنێک سزایەک نەدراوە لەسەر ئەو کوالیتە پرۆژەی خراپی دروستکە لە کاتێکدا من خۆم بەداخۆ گوێم لە گەورەترین بۆ بەرهێنی کوردستانە بۆ توێت ئێمە غەدرمان لە خەڵک کرد ئێمە بەوجدانیمان کرد بەرامبەر بە خەڵک کە نەمانتوانێت کانای وقڕێک و پێش تەسلیم بکەین لەبەری حکوومەت بێت سزای بە کەچی هەستا دیسان پرۆژەی تریاوە ئەمە کێشەکانە زۆر باشە کاک بەرە ئەو کۆمەڵەی کە بەڕێستان هەتانە پێم وایە بێ فەرمووت 90,000 با بڵێن ئەندام یان کرێنشین هەیە ئێستا بە تایبەت لەم بارەدۆخی کە ئەم لە کۆمەڵی ڕێکارگیراوەتە بەر لە هەمبەر پارێزگاریکردن لە کۆرۆنا ڤایرۆس بازار داخراوە ڕەنگە بەشێکی زۆر لە کرێچیەکان ئیشی کاسپیش بن واتە کەمتریان ڕەنگە موچەخۆر بن ڕەنگە موچەخۆری کرێچیشمان هەبێ بەڵام بە تایبەت ئەوانشی کە یعنی لەم قۆناغی ئەوان پێویستیان بە چیە ئەو گرفتە سەرەکی کە ئێستا ڕوبەڕووی ئەو کرێچیانە بۆتەوە لەم دۆخەیە چییە؟ بەڵێ بێگومان ئەوانی کە کرێچین یان کاسبن یان فەرمانبەرن ئەگەر فەرمانبەریش بن هەروەکو کاسبەکە تقریبان بەڵام توانین بڵێن پلێک لۆ باشترە چکە ئەوە تا خۆش دەزانین موچۆتە تا ئێستا کۆمەڵە گۆزارەی زۆر ماوە کە هەر نەدراوە لە ئێستادا ڕۆژی کرێنشینان زۆر خراپبووندایە بە تایبەت ئەوانی کە کاسپێکن چکە تۆ وان نزیکی ئەگەتایەک چوار بەردەوام بێ ئەم هەرچەنە بەردەوامە وان تۆ 15 ڕۆژ خەڵکی کە لە بازار ئەگەر مۆبایل فرۆش بێ ئەگەر هەر دەستگیێڕێ بێ تۆ 15 ڕۆژ بێ ئیشت کردواتە ئەگەر لە مانجێکە ئەو کەسە 600,000 پیاکرد بێ ئیستا تۆ هەر نەتوانێت 300 پیاکە ئەوەی کە پێشتر پیاکرد بەشی بژێژایی نەکردووە ئێمە و کۆمەڵەکەمان کە ئەرکی سەرشامان بووە بە نووسراوی فەرمی لایەنی پەیوەندیدامان ئاگادار کردەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت خۆی هەنگاو بنێ بە ئەم کێشەیە چونکە تۆ ناتوانانی بەڕاستی زۆر لە خاوەمور شێ بکەی بڵێ ئەم مانگە کلی لە وەرمەگرن بۆچی لەبەرەوەی ئەویش لەوانەیە مناڵی هەتی هەبێت لەسەر بژێ ئەو کرێ بژیان لەوانەیە نەیکە هەرچەنە زۆر کەس ینی کەس هەبووە زۆر کەس هەبووە کە پەیوەندیان پێوە کردین و ئێمە لە ئەکاونتی خۆشمانە ناوەکەی و ڕسمەکەیشمان بڵاو کردەوە دەستخۆشیشمان لێ کرد و خەڵک هەبوو خۆی بەوجدان بۆ هەنگاوی ناوە خەڵکێ بەدەلەوە ژەرکری دابەزان و خەڵکێ لە مانگی ڕەمەزانە بۆ نمونە هەریکا بە خاتری مانگی ڕەمەزان کرێکە وەرناگرێ ئەمانە هەن بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هەنگاوەکە نەنێ ئەم کێشەیە سەرتاسەر نابێ ئەم حەلات سەرتاسەر نابێ بۆچی داوامان کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان بیدایەت هەنگاوی یەکەم هەموو ئەو فەرمانگانی کە بینای حکومیان هەیە یاخود دوکانیان هەیە یاخود مۆڵ و بازاڕان وەکو بۆ منە وەزارەتی ئەوقاف وەزارەتی داراییە کۆمەڵێک بڵێن وەزارەتی وەزاردانی کەموڵشیان هەیە ئەگەر حکوومەت دەست هەنگاوێک بنێ مەرحەلەیەکەم ئەمان لێ خۆشببوونیان لێ بکە ئەمە بەشێکی زۆری لە کرێنشینەکانی دوکان و بینەرانیش باشتە کۆمەڵێک وەزارەت هەیە واتە وەقفیان هەیە مڵک و دوکانیان هەیە هاوڵاتیان باڵێن کرێکی حکوومەتە کرێکی حکوومەت لە کرێکیان ئەوێ حکوومەت هەنگاوی یەکەم دەست پێ شەریکە ئەمە هەنگاوی یەکەم لە نێوەی زۆری خەڵکەکە هەم هەنگانە هەنگاوی دووەمیان بۆی سەرتاسەر بێ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێک با لە زەریبەی ساڵێکی هەموو خامڵگەکان خۆش بێ بۆ نمونە ئەگەر من کرێکی جەنابەت بم لە مانجێکە کری مانجێکی من کە یەم بە تۆ ئەچێ بۆ حکوومەت وەکو زەریبە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە زەریبەی ئەو ساڵە خۆش بێ ئەتوانە سبێنێ هەر بە ئیجباریش بێ بڵێ تۆ ناتوانین کرێچەکە وەرگری چونکە من وەرم نەگرتووە
کاتە حکوومەت یاریێمی کوردستان ئەگە هەنگاوی یەکەم بنێ خاوەنمڵکەکان ناتوانن کاتە بە ئیجباری کرێکە ئەتوانی لەگەڵ خاوەن مڵکەکە بکەیت کە بتوانێت مەسەن کرێک وەرنەگرێ یا 150 وەرگێ. ئێمە ڕۆژانە پەیوەندیمان پێوەکەن زۆر خاوەن مڵکێ بە وجدانە باشە ینی خۆی هەنگاوی ناوە هەنێکیانەیە بڕوا دەبێت دوێنە تەلەفۆن باتەوە سێ ڕۆژە تەلەفۆن نەکڵە بیلەوە نەکەیتەوە سەری ماگماکرێکەکەم نەیتێ ئەوکە سەر وجدانی ئەو خەڵکانە ینی خەڵکانەکەن کە بەداخە وجدانیان نییە تحملی ئەو مەسئولیەتیان کە ئەمر بەسەر هەریم کوردستانە ڕێیە وا دەزانێت کە تەنها بەسەر ئەو کرێکی داماوەتەوە نازانێت کە ڕۆژان بەسەر خۆشی یادێت یعنی وەکو بڵێ چۆن لە دنیایان لەبیر شۆتەوە بۆیە ئەم کێشەیە بەڕاستی ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان ئەو هەنگاوە نەنێ تەنها تۆ دەبێت داوای یارمەتی لە خاوەنمڵکەکان کەی ئەمەش ناکرێتەوە بەڕاستی لێکێک نیە و دوانێت تۆ دانیشی تەلەفۆن بۆ هەرمیان کەی تەلەفۆنیشی بۆ بکەی لەوانەیە من تەلەفۆنیشم بۆ خەڵک کرۆ بەداخیش موقفێکی نەوە دەتکاکە من ناتوانم لەبەرەوەی بژێژ یا مەسەر ئەو کرێخانەوە هیچ ئیشیشترم نیە و کرێخانەوە نەبێ بۆیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان کوتم ئەو هەنگاوە بەدەمەوە هاتنی حکوومەت ینی باڵێ حکوومەت چ بەدەمە هاتنێکی هەبووە بۆ ئەم هەبووە بڕیاری خۆیان کە گوایە کۆبنەوەی چەنجومەنی وەزیران ئەکەن و بڕیاری لەسەرێن بەڵام پێم وانە ئەو بابەتێ بێت تۆ کۆبوونی لەسەر بکەیت و بڕیاری لەسەر بێت چکە تۆ لە دەسەڵاتی فەرمی خۆدا یان تۆ ئەوکو خاوەنمڵکێک چۆن هەڵساوە خەڵکانێکە بۆ یەکسەر ڕاستی خۆ لە سەحابخان لە کرێچەکە خۆش بووە تۆ دەتوانیت لەو مڵکانە خۆش بێت چکە ئەمە پەیوەندی بە یاسا و پەیوەندی شتۆگۆنی ئەمە شتێکە بەسەر هەموو عالەمە هاتووە بۆیە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان هەنگاوی یەکەم بنێت. زۆر باشە ئەگەر بۆنەوە ئەگەر حکوومەتەم ڕێکارە نەگرێتە بەر تا ئێستا کەسانێکی سەرمایهدار لەگەڵەوە پەیوەندیان هەبووە کە بڵێن ئێمە چەند ماڵێک یاخود چەند کرێنشینێک کری ماگانەیان بۆ دابینەکەین هیچ کەسێک لەو بابەتە هەبووە؟ نابەداخۆ تایسی سەرمایهدارێک بە ڕسمی پەیوەندی نەکردە بڵێ من حەزەکەم کرێخان و چەند ماڵێک بەم ئێوە ناوەکانە بەدەستشانکان تا ئیسەوە نەبووە بەڵام هەر ئەوەی کە ئاگادارم لە بازار و لە کە جموجۆڵێکیەوەی کە هەنێک سەرمایهدار خێران بنووسی ئەگەر بۆ ڕیانە بێ ئەو خواردنوشتانە ئەیان بە خەڵک تا ڕادێک ئەمە باشترە کۆمەڵە خەڵک سوودی لە دەبینێ بەڵام بەداخەوە کۆمەڵە سەرمایهداری زۆر گەورەژەیە کە لەم شارە و لە شارەکان تریشە کە بەهۆی قوتی ئەم خەڵکەوە کە بەهۆی سەرۆت و سامانی ئەم خەڵکە داماوە بوون بەشر ئێستا تەنانەت ئامادەنین لە خەسەخانەکانی خۆشیانە ئامادەنین کە هیچ هەنگاوێکشان بۆ ئەم هیچ بودجێکشان بۆ ئەم نەخۆشە سەر نەگەوی کە هاوکاری خەڵکن بەداخەوە حەقە حکوومەتی هەرێمی کوردستان سبێنە لێ پێچن لەگەڵ ئەم جۆرە کەسانەکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستگوانە بێگە خەڵک. کاک بەرهەم ئێمە پێشنیارێکی جوانتان بۆ حکوومەت کردو کۆمەڵێک ڕێکارتان خستۆتە بەر بەم شێوەیە بێ بەدەمی کرێنشینانەوە ئەی هیچ ڕێنمایی و پێشنیارێکتان نووسیوە بڵاو کردێتەوە وەکو فکرەیەک بڵاویکەنەوە بۆ خاوەن مڵکەکان وەکو بەڕێستان ڕەنگە خاوەن مڵکە بێ مەجبور بێ کرێکە وەرگێت ناچار بێ هەش بێ ڕەنگەوە وەری ناگرێ بەڵام حەدی وەسەط هیچ پێشنیارێکتان کردو بۆ نمونە نیوەی کرێکە وەربگرێ یاخود درەنگتر وەری بگرێ یاخود وەکو قەرزێک لای بێت و دوای لە حاڵەتی ئاسایی وەرگێت هیچ پێشنیار بۆ چونێکی واتان تەڕح نەکردووە ئێمە ئەو پێشنیارانمان کردووە و داواشمان لە زۆر لایانی و کەساتی کردووە بە تایبەت داما لە وەزارەتی ئەوقاف کردو کە پێشی مزگەوتەکان داخل ئێمە هەر لە بیدادم هەنگاومان ناچکە وتمان بە داما لە کۆمەڵێک لە حقاف کرد کە کۆمەڵێک مامۆسای بەڕێزی لە مزگەوتەکانە لە وتاری جمعە باسی ئەمایان کردەوە بە دوکمەنت لە لامانە چونکە ئەوش کاریگەریە بێت کە گەر مامۆسایەک بە خاوەن مڵکێک بڵێ کە تۆکری ئەم مانگە خۆش نەبێت بەڵام ئەمە تەبەن ئیستا شتێک نییە بڵی ئەمە شاراوەیە هەموو کەس ئەتوانێت بڵام هەموو عالەمە زانێت کە ئیستا خەڵک هەمووی بەعام لە کارنتینایە و کاری نییە بەتایبەتی لە وڵاتێکی کوێمە کە باری اقتصادی خراپە بۆیە ئامۆژگاریەکانی ئێمە یان تۆ یان هاوڵاتیان هەر کەسێ بە ئەو خاوەنمڵکانە ئەکرێت سەر وجدانی خۆی ئەگەر وجدانی هەبێت ئەوە هەنگاوەکانە ئەگەر بەڕاستی مەبەستیشی نەبێ هەسا کەسی کوم ژامەژگاریکە یاخود ڕێنمای بڵاوکاتەوە هەر سوورە لەسەردا بنەگەی خۆی. زۆر باشە. هیچ بەتەمای هیچ پرۆژەیەک هیچ باڵێن چالاکیەک نین خۆی بەداخەوە سەرمایهدارانی وڵاتی ئێمە فێربوون ئەبێ هەر بچین تەکلیفیان لێ بکەین ینی ئەگەر بە بێڕێزی نەبێ بەڕاستی نازانم ئەو شعورە بێ لەکوێوە بێت بۆ نەبێت کە خۆی پێ خۆش بێ دەست پێشخەری بکە هاوکار بێت بەڵام هیچ پلانێکتان نییە مەسەلەن بچنە بەردەمی کۆمەڵێک سەرمایهداری گەورە لەم حاڵەتەیە وا خۆیان دەنگ ناکەن وا خۆیان لە بابەتەکە کردووە ئێوە لەبەر دڵسۆزی کرێنشینان و لەبەر خزمەتی هاوڵاتیان مەسەلەن بە کۆمەڵێک پرۆژەوەی پاکێجێکەوە بچنە لایەن بۆ مۆزوعی کرفتی کرێنشینان بەتاکید خۆ دەزانین جارێم قەدەغی هاتوچێ ڕێگرەوەی کە تۆ بتوانێت و کۆمەڵک و ساب شوێنێکە کە داواکەی بەڵام بە تەلەفۆنی یاخود بەهێم بە کۆمەڵک سەرمایهدار پەیوەندیمان کردووە
بەداخەوەی شانک و پێویست مووقیفیان نەبووە یعنی جا هەنێکیان جوابەکانەوە بووە ئەگەر بۆ ماڵە خواردنیان نێ بەسەر چام تەلەف نەکەم بۆ فڵانشن بە بەشی مانکی خواردنیان بن ئەمانە حەلی بەڕاستی کرێکی ناکات لە هەمان کاتە دامان لە کۆمەڵک پەرلەمانتاری عێراق سلێمە کوردستان با بڵێن کرد کە ئەو بجانێ و موچانەیە یعنی تەنانە من دام لە پەرلەمانتاریی عێراق کەوتم ماڵێکی داما و هەن زۆر فەقیرن عیلەکەن پێویستیان بە 100,000 نارە پێویستیان بە 150,000 نارە هەموو تێسێک زین ئەمانە مووقیفیان چۆنە بڕوادە بە پەرلەمانتاری عێراق بەداخەم و هیچ ینی بڵم هیچ هەڵوێستیشی نەوە بڵێ بەسەر 150,000 نار چیە بۆ مەرکە لە کاتێکە ئەو 30 میلیۆن دینار موچەکەیەتی ئامادەی تێدا نەبووە و هەش ئامادەی تێدای هەشە خۆی حەزەکات دابشکە بەتە لە بەرەوەی ئەمڕۆ خەڵک بەڕاستی خەڵکێکی زۆر فەقیرە بەوەی ئەم ڤایرۆسەوە بەڕاستی ئەوەشی کە لە 100 ئاگەجارە لە 130 لە 140 خەڵک کەم دەرامەتان بۆە ئیسە زۆر زیادیشی کردووە بەڵام ئەوەی کە هێم ئەگەر کاتی ما بەرنامەکەما بێ من لەم کاتەیە بەداخۆ کە ئەڵەم حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارمانیە ئێمە پرۆژەیەکی سەکەنی زۆر باشمان پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کۆمەڵی کرێنشینان و بەرهێنێکی زۆر باش ئیملاقی بە قوتم هێناوە دە سلێمانیەوە و ئامادەی تێدا لە هەموو شارەکانی کوردستان یەکین شەجێبوون دروست بکات و لە حکوومەتی هەرێمی کوردستان لە خودی سەرۆکی هەرێمەوە تاکاتە ئاخیرەن کەس کە قەڵەمی بەدەسە ئەگەر بڵێ من ئاگاداری ئەو پرۆژەنی من خۆم جوابی ئێمەوە و خۆشم نووسراوەکەی بۆ ئەنێرمە کە چۆن تەسلیمی نووسنگەکەی یاخود شوێنەکەی کراوە بۆیە لەگەڵ ڕێزمە بۆرم یان هیچیان ناتوانم بڵێن ئاگامە لەم پرۆژێنیە پرۆژەیەکی وەبەرهێنێکم هێناوە ئامادەی تێدا یەکین شەجێ من دروست کات بۆ کەسانی کەم دەرامەتەن و شوقەیەکی 100 مەتری دروست کات بە نرخی 2 دەفتەرێنی باوڵی بەسمانی کۆمەڵاتی 20 وەرەقە پێشەکی وەرەگرێ ئەوش کاتێک کە لە سادەی پرۆژەکە تەواو بوو اینجا مانگی $100 وەردەگرێت واتە کۆی ئەو شقەدا تقریبان بۆ 15-20 ساڵ پارێکە وەردەگرێتەوە و لە هەمان کاتدا بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بیانوێکی نەمێنێ دەڵێ من خۆم ئامادەیم تێدا وەکو خێرخوازێک مزگەوت مەکتەب خەسەخانە دایانگا بنکەی پۆلیس بنکە یاکوکوژێنەوە جادە کارەبا هەر هەمووشی خۆم لە حسابی خۆم دروستەکەم تەنها زەویەکەمان بێبن بۆیە بەداخەوە زیاتر لە 10 مانگە من ئەم نووسراوەم ئاراسی لایانی پەیوەنددار کردووە هیچ وەڵامیشیان نەبووە و سەرجەم نووسینگەکان تەسلیم کردووە و سەرجەم فراکسیۆنەکان ئاگادارم کردوێتەوە و دایان جا لە کەناڵەکانەوە باسم کردووە کۆنگرەی ڕۆژنامەوانی بەستووە هەر بە بیانی جۆرا جۆر بەسەر چاو ئەیکەین پەلەمەکە نابێ ئەمە شی ئەم کۆمپانیای شوێ لە شۆ هاتووە ئەختاب زمانە خوێنێ کاکە من پێڵم ئەم کۆمپانیایە کاتێک کە تۆ شقەیەک تەسلیمی تۆکە تۆ 20 وەرەقە داوەتێ یعنی شقەیەک لەم هەرێمی کوردستانە بە 20 وەرەقە تاوا بێ ئەو پارەی لای خەڵکە تۆ خەمی چیتە ئەگەر تۆ حکوومەتیت عفوم کە ئەگەر تۆ حکوومەتی تو لە خەمی خەڵکای فەرموکە کە تۆ بانکی کەم ئەم کۆمپانیا بانکە هەموو جاتی بەرامبەرەکە هەموو ڕێکاری یاساکان بەرامبەر بکە و ئەم وەبەرهێنەش دەڵێ من بە سەرجەم فلتەرەکانی بۆ بەرهێنانە ئەڕۆم ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆم دانێ ئەو کوالیتی ئەوڵێ ئەو کوالیتی ئەوڵە من بۆ دانە شەوکار چی بێت ئەنی بوون ڕێگە بە کۆمپانیای دەدرێت کە ئەفرۆشێ بە 7 دەفتەر بە 8 دەفتەر بەڵام ڕێگە نادرێ بە کۆمپانیایکی بۆ شێوازە بۆ نرخێرزان زۆر بەداخەوە لەبەر ئەوەی هەر لە دوای ئێمە پرۆژە هەبووە لەم سلێمانیە مۆڵەتیشی دراوەتێ بۆ شقەیەکی دروستەکە لای خەسخانی شۆڕەشە بە 7 دەفتەر کەمترینیانە بە 8 دەفتەرە تەحەداشەکەین بە هەمان کوالیت و بە هەمان ئەم برادرە دروستی دەکات ئەم کۆمپانیای کێمە ناومانە بەڵام کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەند نییە ئێمە لای خۆمان بیرکردنەوەمان دووسێ خاڵە هەتا ئێستا بەڕاستمی ئیزنیان نایین ئەگە بەڕاستمی زمانە بەڕاستی ئێمە هەڵوێستی تونمانە بێت چونکە بەڕاستی با خەڵک لە ئێمە تێبگا کە ئێمە هەوڵەکانمان ناوە حکوومەتی هەرێمی کوردستان نایەوێت ئەم پرۆژانە بکە ئەوەی کە لای ئێمە لی تێگەین چونکە 2013 هەمان پرۆژەیەکی ترم هێنایە کوردستانەوە کە ئەو ئامادەی تێبوو 5,000 خانوو بکات مانکی بە 2 وەرەقە و ئیش پێشێکی و نەگرێ و من چوومە پەرلەمان لە ناو پەرلەمانە قورئانم بردە ناو پەرلەمانە پەرلەمانتارەکانم سوێننا ئەوەی کە گوێی لە دەنگمە باش دەزانێت بە تایبەتی کاک حەمەس سعید بوو شتێکی وە بوو سەرۆکی فراکسیۆن زەمێگرتوو ئەو زۆر ئاگادا بڵ نزیکەوە بەڵام بەداخەوە هەر ئەو کاتەش دانێش بۆچی لەبەرەوەی ببرە پێشبینی ئەەکەم نانەوێت ئەو کۆمپانیانە بێتە هەرێمی کوردستانەوە کە غەیری خۆیانن واتە ئەو کۆمپانیانی کە خۆیان بەبەستیانە 1 2 3 4 بۆ ئەم لە 5 6 واتە کاگوەرم بۆی ناو نهێنین بڵێن نەبێتە تەشیر بۆ هیچ کۆمپانیایەک ئەو بەڵگانەی لای تۆنیان بەو قسانی بڕێستا کە کۆمپانیایەک بێت بە
بڵێن بە مەبلەغێکی زۆر کەم خانوو بۆ کرێنشینان دروست بکە و کۆمەڵی خزمەتگوزاری ناو شوقەکانیش دابین بکە بەڵام هێشتا حکوومەت ڕێگەی پێنادا ئەمە قۆڕخکاری یەکی وازەح نییە یانی لەوە زیاتر هەموو لایەنێکی ژاگادارەکە وەکو بەرەساچیت من پێ دەڵێم لەبەرەوەی ئەم وەبەرهێنە تەسەوری واکەم کە سەر بەخوایان نەبێیان حەزیان لێ نەبییان نانێ ئەم کۆمپانیا کارەکان دەسەڵاتە جامەڵە دەسەڵات حکوومەت کە تۆڵی دەسا حکوومەت هەردوونا حکوومەتشە دەسەڵاتەکە خۆ دەزانین چۆن بەداخەوە من لێرەوە لەم بەرنامەی جەنابتانەوە لەم بەرنامێکی ڕاستەخۆی و هەموو کە سوورە لە قسەی خۆی ئەگەر حکوومەت یاریمی کوردستان دەیەوێت چاکسازی لە کەتی نیشتەجێبوون کات دەیەوێت خەڵکی کەم دەرامەت ڕزگارکە بابێت پەیوەندی بە منەوە بکات من لە ڕێی ئەوە بەرهێنەوە خۆمنا بەس لە ڕێی ئەوە بەرهێنەوە ئەگەر بەس زەیم بۆ دابینکە ئەو زەی کە بۆ 1 2 3 4 5 دابین کرا ئەو زێش بۆ من دابین کە ئەگەر ئەو مەکتەب و خەسەخانەکەشی بۆ دروست کرد ئەوش بۆ من دروست نەکە ئەگەر ئەو لە خەتاب زەمانەکەشی لێی خۆش بۆ لەبەرەوەی دۆست و ناسرای خۆیان بووە با خەتاب زەمان لەوەی ئێمە ژوورگرێ ئەگەر لە بەرامبەر ئەو کۆمەڵێک هاوکاری کردو و کۆمەڵێک دەست پێشقەری کردووە لەوەی ئێمە بە هاوکاریشمانەگە خۆمان کارەکانەکەین من تەحەداکەم لەم بەرنامەی جەنابتانە و ڕاستە خۆ سەرۆکی هەرێمەڵی سەرۆکی حکوومەتەڵی جێگرەکانەڵی سەرۆکی پەرلەمانەڵی هەموو ئەوانی کێنە سەر شاشە سنی خوان دەڕەپڵنی ئێمە لە کاتی حملەکانە بە تایبەت ئێمە ئەوواکەین بابێت پەیوەندی بە منەوە کار ئێمە لە ڕێئەوە بەرێنەوە هەتا نەڕۆشتووە تا عاجزنە بە لێمانەکوی 2013 تەحەداکەین لە هەرێمی کوردستانە بەس زەیمە بۆ دابینکەین لە ماوەی سەمانەیەکی 5 ساڵە کرێنشین لە هەرێمی کوردستانە نایەڵین بە مەرجێک هیچ زەرەرێکی بۆ حکوومەت نەبێ هیچ داهاتێکی لە حکوومەت بۆ نەگیرێ و هیچ تەسیرێکیش لە خەڵک نەکات چکە بەڕاستی تۆ ئەگەر شقێکت بۆ دروست کرد 20 وەرەقە بەی تو دوای مانگی گەڵایەبەی ئەمە هیچ تەسیری نێگە هەنێ جاری وایە خەڵکی ئایفۆنێکی 11 گرازم حەوەرەقە 8 وەرەقە پێشێکی یا شتێکی ئەمە ئەگەر تۆ بەڕاستی عفوم کە ئەگەر حکوومەت لە خەمی خەڵکە بام هەنگاوە بنێ ئەگەر لە خەمی خەڵکی شانیە بابێت تێستماگە بزانین وانەوە ئەگەر ئەو پرۆژەیە بۆ ئینشاءڵڵا کە جێبەجێ ببێ ئێوە لە ڕێگەی ئەو کۆمەڵەیەتانەوە ئەو کەسانە کاتمان نەماوە زۆر بە کورتی کۆتا پرسیاری هاوکارەوە لە ڕێگەی ئەو کۆمەڵەیەوە ئەو ئەوانەی کە ئەندامن لای ئێوە پێیان دەدرێت یان بە هەموو کەسێک دەدرێت ئەگەر پرۆژە لە ژاشتێکی وا جێبەجێ بێ ئینشاءڵڵا زۆر کرێژین هەیە لای ئێوە تۆمار نەکراوە پێمان سەریکە ئەگەر ئینشاءڵڵا لای ئێمە هەبوو ئەوە ئێمەوانی کە ئەندامن لای ئێمە بانانەکەین فۆرمیانەیە بە پێی تەسەسوور بە پێی ئەو داتاپەیس و ئەو استحقاقەکە هەیەن ئێمە دابەشانەکەین ئەوانەشی کە لای ئێمە ئەندامین دەتوانن من بە ئەندامە لە خزمەتیانن ئێمە لە هەرێمی کوردستانە لە سەرجەم شارەکانە نوێنەرایەتووی لقمان هەیە و هەرەومان لە من و تا ئەگاتە ئاخر کەس هەموو دەزانێت خوش دەزانێت کە ئێمە خۆبەخشانە کار دەکەین لە پێناوی کە توانین ئاسایشی ڕووی بەڕووی کرێنشینانە بێنین من دڵنیات دەکەم کە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 200,000 کرێنشین لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە بەڵام کە لە ئێمە ئەو ڕۆژەیە هەیە کۆمەڵە بابەتە هەندێک هەیە کە دەستی پێناگە هەندێک نەیزانی وەکو جەناب باس کرد هەندێک قەناعەتی پێی نییە یعنی لە کاکەمە ڕێکخراوە ڕاست ناکەم بەڵام ئێمە سوپاس بەخوا پێشتریش نموزژمان هەبووە هەتا ئێستا توانم بەڵام لەو 90,000 کە لایەم ئەندامن تا ئێستا سوپاس بەخوایشیان دادگای لێ نەکرد دوشکاتی لێ نەکرد لەسەری کەم بابەتێکمان کردبێ دژی خەڵک ئێمە پێشتریش دوو پرۆژەمان لە بەتایبەت لە شاری سلێمانیە بە جوودی خۆمان و سوپاس بۆ کەسانی کاوکارمان بن دوو پرۆژەمان خۆ دووبارە جێبەجێکەوە نەبێ بڵێ شوێن دەستمان نەما بەڵام تەمۆحی ئێمە ئەم پرۆژێک ئەمانەیە بکرێ بۆیە دوا قسەی من زام کات نەماوە دوا قسەی من ئەگەر حکوومەت یاریمی کوردستان دەیەوێت چاکسازی کە و دەوێت خەڵ لە خەمی کرێنشینان و هەموو ئەو کێشە کۆمەڵایەتانە چارەسەرکە دەتوانێت پەیوەندی بە ئێوە کات تەنها زەویەکی ڕقمان بۆ دابینکە ئێمە کلیلی شوقەکانە دەچینەوە. زۆر سپاس بۆ کاگەرم سکرتێری سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی کوردستان پێم وابێ بە زمانێکی زۆر شیرین و جوانی کوردەواری پێشنیارێکی زۆر جوانی بۆ حکوومەت کردان یان ئەگەر حکوومەت گوێی لە قسەکانی کاکبەر هەم بوو بێ بەڕاستی نیەتی هەبێ یا بێ خۆی بدا لە کەڕی یان نیەتی نەبێت دەنا زۆر بە جوانی پێشنیارەکەی بۆ حکوومەت کرد دووبارە سپاس بۆ کاکبەر هەم سپاس بۆ هاوکارانم کەوا توانیمان ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار نورەدین پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەشکەین بە هیوای تەندروستێکی باش بۆ هیواین لە مامەڵەکانتان بمێنەوە و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. خۆتان